الرحيم. الحمد لله والصلاة والسلام على محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. وأما بعد، زۆر خۆمە پێ خۆشحاڵە زانم کە لە خزمەتی کۆمەڵە براوخشکی خۆمە بە تایبەتی لە بابەتێکە کە زۆر جارێ ئێمە هەمومان پێویستمان پێیە و لە هەمان کاتێشا کە لەگەڵ ئەوەی کە پێویستمان پێیە و ئاگاشمان لە خۆمان نییە کە لە حاڵێکی زۆر خراپی دەرونیین و زۆر جاریش هەیە ئەمەی کەوا کێشەیە گرفتێکەیە لە باری دەرونیە. کاتێک کە من کێشەیەکم تیا دروستە بێ، هەمان ئەم کێشەیە نەقڵەکەم بۆ کەسەکانی دەوروبەرم، بۆ مناڵەکانم، بۆ براکانم، بۆ کەسەکانم، بۆ کۆمەڵگەکەم، بۆ هەموو ئەم ئەوانەی بە دەورمانە، حتا بگرە بۆ دەوروبەریش، بۆ کەونیاتیش بەندە بە ئینسانەوە. چونکە ئەگەر هاتوو ئینسان لەبارێکی دەرونی خراپە بێ، لەبارێکی ناخۆشە بێ، ئەو وەختە بە زیانە بین بۆ کەونیش، بە زیانە بین بۆ هەموو ئەو لایەنانەی کە بە دەورمانایە. برۆ من لەم بابەتەی ئەمڕۆیە کە حەزەکەم لە خزمەتانە بم، بە تایبەتی ئەهلی دین تۆزێک کەم ئاگاترن، ئەگەر بڵێم بە معنایە بۆ لەفزەیە کەم ئاگاترن لەوەی کەوا چه حاڵەتێک لە دەورمانە و چه بارێکی دەرونی تێمانە دروستە بووە وەلیان لە دەوروبەرمانە دروست بووە کە ئێمە پێویستەکە ڕوبەڕووی ببینەوە. چونکە ئێمە خۆمان وەکو بارێکی دەرونی ئەگەر هەمان بێ، ئەگەر بارێکی دەرونیمان هەبێ، پێویستەکە چۆن ڕوبەڕوو بینەوە. ئەمەیان لەوەیە کەمتر لە لای ئەهلی دینەکان، حەزەکەم ئەوانەیەکەوە تۆزێک کەمتر یعنی مەیالن بەلای دینە، یا ئەوانەی کە کەمتر بەرەو لای دینە ڕۆن، بە حەقیقەت زۆرجار هەیە تەنگەژەی دەرونیەکانی ئەوان زۆر زیاترە لەوانەی کە ئەهلی دینن. بەڵام ئێمە دوو مەسئولیەتمان لەسەر شانە، یەکەمینیان ئەوەی خۆمان، دووەمینیان ئەوانەی کە دیندارن پێویستەکە کە چۆن ڕوبەڕووی گرفتەکانی خەڵک ببینەوە، چۆن ئێمە ئاوی سازگاری دەروون بین، چۆن ئێمە ببینە مایەی خۆشبەختی و کامرانی بۆ خەڵکی، چۆن ئێمە ببینە مایەی ئاسوودەیی دەرونی بۆ خەڵکی. بە تایبەتی ئێمە ئەگەر خۆمان بۆ خۆمان ئەوە نەبین، ناتوانین بۆ خەڵکیش ئەو بوارە دروست بکەین کە هەیە. ئەگەر بینە پێناسەیەکی کورد لەوەی کە بڵێن بەچی وترێ نەخۆشی دەرونی، ئەزانن کە زۆرینەی خەڵک ئەو گرفتە دەرونیە کە هەیەە بەبێ ئەوەی ئاگاشیان لێبێ هەیەە لە پلەیەکی زۆر بەرزی شایەکە پێویستەکە کە چارەسەر کرێ. تەنگژەی دەرونی یان بڵێن ئێستراباتی نەفسی، شڵەژانی دەرونی، ئێمە کە لە هەموو مرۆڤێکە ئەبێ بەردەوام هەبێت، چۆن ئیمان بەرزە بێ و نزمە بێ، بە هەمان کاتیش باری دەرونیش بە پێی ئیمان یا بەبێ ئەوەی کە بڵێن لایەنی ئیمانیش نەبێ، بەرز و نزمەکە بە هەمان شێواز. شڵەژانی دەرونی ئەڵێن بریتێ لە هەموو حاڵەتێکی نالەباری دەرونی کە لە مرۆڤ دروستە بێ، سەریکە حاڵەتێکی نالەبار. ئێستا کە کاتێک تۆ شتێک لە دەستە دەی، سەریکە چه حاڵێکە بۆ دروستە بێت، تۆزێ بێ تااقەتە بی، پێی نیگەرانە بی، پێی دڵسەغڵەتە بی، هەموو ئەم حاڵەتانە دێتە دی، کەواتە بارێکی نالەبار کە لە کەسێکا ڕۆدا پەیوەست بە شتێک یان کاتێک یان لە دەستدانی شتێک، یعنی ئەوەی کەوا زۆر گرنگە بە یەکێک لەمانەوە کە بنە بێ کە ئێمەی ئیماندار و بە حەقەت یان ئینسانی تریش کە تووشی ئەبێت بەهۆی کۆمەڵک گرفتەوە کە تووشمانە بێ، و ئەمەشە گەورەترین شتیان لەلای ئێمە لە دینە وێقایەکی زۆر گەورە دانراوە. بۆیە من لەم محاضەرەیە زیاتر کردکی زەخەمە سەر وێقایەکان، ئێمە چی بکەم بۆی کەوا ئەو تەنگژە دەرونی و گرفتە دەرونیانەمان نەبێ. اینجا ئەم ئیستراباتانە هەندێک جار هەیە نەخۆشین، ئەو نەخۆشیانە چین کە ئێمە پێویستەکە کە لێ هەم بدەرسێن. یەکێک لەوانە کە وا بۆ نمونە ئێمە کۆمەڵک گرفتمان هەیە کە پیانەوترین نەخۆشە دەرونیەکان، ئەو نەخۆشە دەرونیانە هەر لە بەسیترین حاڵەتێک لەو حاڵەتانەی کە هەمانە لە نەخۆشە دەرونیەکانە ئەگەر بیبینین، لە یعنی بەسیترین نەخۆشی کە ئەو نەخۆشیانە پیانەوترین نەخۆشە عوسابیەکان، ئەمە ئەوانەیە کە خۆشت هەستی پێەکەی، ئەڵی ماوەیە کە دڵم سەغڵەتە، ماوەیەکە بۆ نمونە نیگەرانم، ماوەیەکە بۆ نمونە خەوم تۆراوە، بۆ ماوەیەکە مێشکم زۆر ئاڵۆزە، ماوەیەکە تام و چێژ ناکەم، حتا جاری وایە لە بیرمە چێتەوە. هەموو ئەو شتانێکەوە ئێمە ئیبینین زۆرێک لەوانە کە بۆ نمونە خۆمان هەستی پێەکەین، یان زۆر جار هەیە لەو دادانێک کە بۆ نمونە زۆر جار هەیە کە ئەڵێ بەڕاستی من یەکێک لەو مشکلانە زۆر وەسواسم لە ئاو بەکارهێنانە، دەسم
زۆر شت پاک و پیسەکەم یان زۆر جار هەیە لەو برایانە زۆر جار هەیە دایمەن ئەو نەخۆشیان بە ئافرەتەوە وەسواس زیاتر بنەم و پیاوانیش زۆر جار هەیە کە باسی واکە بەدگومانم بۆ نمونە تۆزێک گومان لە خێزانەکەم گومان لە مناڵەکانەکەم گومان لە ژیانەکەم یعنی ئەمانە کە کۆمەڵک گرفتن پیانەوتر لە ئاستێکە پێوترێت ئاستی عسابی ئاستێکی ترمان هەیە پێوترێت سایکۆنیرۆسس واتە سایکۆسس کە پێوترێت ذوهانی یان پێوترێت ذوهانیەکان ئەم ئاستەیان بەرزە ئەوەیە کە من نەخۆشیشم و پێش نازانم کە نەخۆشم زۆر جار هەیە لە دەور بەمەرمان کەسێکە بینین زۆر خراپە کاڵێن بابڕم لە دوکتۆر بە دە کەس ناگیرێ ببرێ وایاننا ئەم حاڵەتەیانە ئەمەشمان هەیە کە ئەویش ئەبینین کۆمەڵی خەڵکەمانێ هەیە اینجا ئێمە ئەو نەخۆشیە دەرونیانە کە بۆ نمونە ئێساکە کە ئێمە دروسە بێت کەسی ئیماندار ئەبێ زۆر پارێزراوتر بێت لەو حاڵەتانە لەو نەخۆشیانە ئەگەر ئێمە عەقڵانە بجوڵێنەوە لەگەڵ دینی خۆمانە بەڕاستی دەرفەتێکی زۆر زۆر چاکە بۆ ئەوی کەوا بتوانین کە خۆمان بپارێزین لە نەخۆشیە دەرونیەکان بەڵام ئەوەی کە کێشەیەکی زۆر گەورە دروستەکات ئەوەی کە کێشەیەکی گەورە دروستەکات نەزانینی مامەڵەی ئێمە لەگەڵ دینمان یەکێکی ترە لەو هۆکارانەی کە هۆکارێکی زۆر گەورەیە بۆ ئەوی کەوا ئێمە نەخۆشی دەرونیمان بۆ دروست بێت سەر ڕای ئەوەی بەکاری بێنین لە ڕوبەڕووبوونەوە کردومان تو هۆکارێکی تری نەخۆشی دەرونی بۆ خۆمان گرنگترین هۆکارەکانی نەخۆشی چین نەخۆشیە دەرونیەکان یا گرفتە دەرونیەکان چین گرنگترینیان نالەباری وڵاتە نالەباری باری دەرونی ژیانیە واتە ئەو نالەباریانە کە دروستە بێ ئیتر لە شەڕە گرفتە تێگیرانە ئەزمەی اقتصادیە ئەزمەی ئیجتیماعیە ئەو کێشە ئیجتیماعیانەی کە هەیە ئەو گرفتە کۆمەڵایەتیانەی کە لەناو کۆمەڵ ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوی کەوا ئێمە توش بین ویان هەندێک جار هەیە هەندێک هۆکار هەیە پەروەردەییە هەموو یەکێ لە ئێمە بە شێوازێکی سلبی کارمان تێکراوە بۆ ئەوەی کە تاکێکی خراپ بین تاکێکی نادروست بین باوکو دایکێک لە بەرچاوی تۆ کاتێک کە مامەڵە لەگەڵ مناڵەکەیەکە هەر لەگەڵ مناڵەکەی خۆیە کاتێک کە تۆ لە مناڵیە باوکو دایکی خۆت کاتێک کە هەڵەیەکە کردبێت بە شێوازێ مامەڵی لەگەڵا کردووی کە ئێست نەوعێکە لە گرفتی دەرونی لە ئەوە ئێستا بۆ منیش گوێزرایەوە بە هەمان شێواز هەمان دەرفەت دوایی منیش لەگەڵ مناڵەکەی خۆمان بە هەمان شێوازە بم یان لەگەڵ دەوروبەرما بە هەمان گرفت من ئەجۆڵێمەوە بۆیە بەڕێزان ئەوەی کە زۆر گرنگە هۆکاری پەروەردەیی ئێمە لێی بەرپرسیارین بە تایبەتی دایک و باوکانی ئەمڕۆ گرنگیەکی یەجگار زۆر ئەدەنە شێواز دووشت پیاوان بەس چۆن داهات زۆر ئەکەن چۆن ماڵ و سەروەتیان ئەبێ چۆن ئەبنە خاوەنی بەقەدەر مناڵەکان ئەبێتە خاوەنی زەوی خاوەنی خانوو خاوەنی سەیارە یا بۆ نمونە داهاتێک بیری لای ئەوەیە چەندی مناڵی خۆشی بەجێهێڵە دوای هەمووی شتی بۆ بەجێوێڵە کە ئەمە لە دینە ئەمە مهم نییە و بە حەقەتیش ئەمە گرنگ نییە عمەری کوڕی عەبدولعەزیز کۆمەڵە مناڵی هەبوو کاتێک کە بۆ نمونە وەفاتەکە کە خەلیفەیە پێڵێن ئەڵێن وەرە داوایان لێکروتیان هەندێ وەسیەت کە هەندێ لە ماڵ و سەروەت و سامانێک تۆ زوو ماڵ و سەروەت و سامانەکەی خۆت و فاتیمەی خێزانت فاتیمەی کچی عەبدولمەلیک هەموو بەخشیوەتە بایتولمال با ئێستا بڕیار دەین شتێک لەو ماڵە وەربگرینەوە بۆ ئەوەی کەوا بیهێنین بۆ مناڵەکانی خۆت دابینی بکەین قسەیەکی زۆر جوانی کردووە لەو کاتەیە ڕجاکەم کە هەموو کەسێ لە ئێمە ئەم پرۆشەمانە بێ قسەکە شێوەیەکە ئەفەرمێ ئەگەر هات و مناڵەکانم ئەهلی دین بن خواپەرست بن بە تەقوا بن خوایان بەسە بۆ ئەوی کەوا یارمەتیاندا لە ژیانە پێویست ناکە هیچیان بۆ بەجێ بێڵن ئەگەریش بێت و بۆ نمونە کەسی ناتەقواکەر و خراپ بن گوناحەکە من هیچ شتێکیان بۆ بەجێ بێڵم دوای مەعسیەتی خوای پێوە بکات وریابن ئێمە ئەمڕۆ کە مناڵەکان بەجێڵین ئەگەر مناڵێکی باشی بە تەقوابی ئەلەیس الله بکاف وایان نا ئەوەی کە زۆر عەبدە ئەوەی کە زۆر گرنگە ئایا خوامان کافی نییە بۆ عەبدەکانمان گەورەترین شتمان ئەوەیە کە هۆکاری تەربەوی ئێمە زۆر مامەڵەیەکی زۆر هەڵا ئەکەین و تایبەتی گرنگیەکی زۆر بە کۆمەڵە شتێکە دەین لە ئەسڵا لە دیگنا خەریکە بێتە حەرام ئەگەر زۆر پەرۆش بوون و بۆ نمونە لە دینا بۆچی ئەڵێ هەر ڕزقەیە کە ئەگەر هاتوو بۆ نمونە عیبادەتە لەسەر فەوتانە بێتە حەرام اینجا عیبادەت هەرەوە نییە کە نوێژ و ڕۆژەکان بێ عیبادەت ئەوەیە کەوا بۆ نە خزمەتکردنی مناڵی خۆت چۆن عیبادەتە ئێمە زۆر جارە ئەڵێن مناڵەکانمان پەروەردەکەینەوە عیبادەتەوە یان هەمومان بەتەمای ئەوەی کە پەروەردەکردن لە دەستدا لەسەر ڕزقە وەختە ڕزقەکەشە حەرامە بێ مامۆسای ئاینی ئەمەیان باس نەکردووە
ئەڵێ تۆ خزمەتی بەدایکێکەڵێ خزمەتی ماڵ و مناڵ بکە چێشتەکەی لە مەتبەخای جل ئەشوی هەموو ئەمانە بۆتە بێتە عیبادەت وای یاننا بەڵام لە ناو ئەمانەیە ئەگەر پەروەردەی مناڵە لە دەستدا ئەمانە حرامە بێ نابێتە عیبادەت جەبۆی ئێمە ئەمانە یەکلاکەنەوە هەر شتێکە عیبادەت بوو لە بەهۆی چیەوە بەهۆی ئەوەی کە تۆ خزمەتی مناڵەکەی خزمەتی مناڵەتیان لە دەستدا وەختە خۆی بێتە حرام لەبەرەوە ئێمە بیزان ئەم مەفهومە بگەڕێنینەوە بە تایبەتی ئێمە ئیماندار زۆر جار هەیە ئەو پەروەردەکردنە سەقەتیەی کە لە ناو خەڵکا هەیە هەمان ئەم هۆکارەمان هەیە ئێمە خۆمان مع الأسف عائلەی دیندارەکان خەریکە وەکو عائلەی نادینیەکان یا بۆن و نەلادینیەکان یا متەحەڕەکان یا عەلمانیەکانی لێدێ لە پەروەردەکردنە هیچ شتێک فەرقێک نییە لە نێوانی ئێمە تەنیا ئەوەندە نەبێکەوە بۆ نمونە چەند ڕکعەتە نوێژێک لە ماڵێکە ئەکرێ ئەوەندەی فەرقەیە بۆیە حتا ئێمە جاری وا هەیە تربیەتی خۆمان تربیەتێکی جددی کامڵمان نییە بۆ خۆمان جدیاتێک نییە لە تربیەمان بەڕێزان ئێستا ئێوە هەر یەکتان لە کۆمەڵ لە خێزانێکەوە هاتوون تەحەداکەم یعنی پێنجمان لەم مەجموعەیە لەم گروپە گەورەیە کە بۆ نمونە پێنجمان لە ماڵەوە دامان نابێ لە ڕۆژێکە ئەوەندە کات بۆ عیبادەت دانم ئەوە نەکات بۆ تربیەتی مناڵ ئەوە نەکات بۆ ڕزق پیاکردن ئەوە نەکات بۆ ئیجتماعیات ئەوە نەکات بۆ ڕۆشنبیری و بۆ نمونە خوێندنەوە ئەوە نەکات بۆ تەلەڤیزۆن و ئاگاداربوونی جیهان ئەوە نەکات کێمان دیاریمان کردووە هەموومان خۆمان داوەتە دەست لێشاوی وەقتەوە چۆن لێمانە خوڕێ بەو شێوازاڕۆین ئەمە خۆی گەورەترین هۆکارە بۆ گرفتی دەرۆنی بۆ لەبەرەوەی هەر کامێ لە ئێوە لە ڕۆژێکا 2 سەعات سەیری تەلەڤیزۆنەکەی دە ئیخبارە بیسی ئیخبارەکانی جاری وا هەیە کۆمەڵە گرفت بۆ دروستەکە کە خۆت ئاگال لێنێ بۆ نمونە من خۆم جارێکیان ناوە دانیشم لە تەلەڤیزۆن کە ئەم نووسی و سێنم کرد ئەمەیکەوە بۆ نمونە بەعزێک بەرنامەیەک هەیە وەک خۆی هەر ڕسمەکە پیشانەدا و لە خوارێ 4 کەلیمان نووسێ نووسیوی ئەمڕۆ بە تەمەنترین کیسەڵی جیهان وەفاتی تۆپی یخەم خەمە من بۆ چیمە خۆم کەم خەمم هەیە تا خەبەری بە تەمەنترین کیسەڵی دنیا کە لە ناو چۆ بێنن بۆ من تۆ مەسئولی لە هەموو ئەو شتانی کە وەریەگری لە ڕووی ئەعلامەوە تۆ مەسئولی لەوەی کەوا کێ دێتە ماڵەکەی تۆ مەسئولی لەوەی کەوا بۆ نمونە کێ تۆ لەگەڵ چیا مامەڵاعەکەی مەسئولی لەوەی کەوا میوانێک دێتە ماڵەکەت باسی چی ئەکا بە کەڵکی ئەو مناڵە دێیانە چێ لە ئێمە بۆ نمونە میوانی جا کردێتەوە لە مناڵ ئێمیوانی ژاری وایە دێت یەکێ بەرکێ سیاسی ئەخاتە ئەو ماڵە وەڵاو وایە و من ئەڵێم وایە ئەو مناڵ سیرەکە وەرە ئەم هەموو فەوزایە بۆ مناڵە هێنی ئەخر چۆن دروستە بێ مناڵەکانە بۆی بڕێزان ئەوەی کە زۆر گرنگە هۆکاری پەروەردەی یەکێکە لەو هۆکارە زۆر گەورانەی کەوا بە تایبەتی کاریگەریەکی ڕاستەخۆی هەیە لەسەر باری دەرونیمان بەڵام ئێمە مع الأسف پەروەردەیەکی دیندارانەمان دروست نەکردووە تا بتوانین کە خزمەتی خەڵکیش بکەین نەک خۆم یعنی خەڵکیش خۆشمان بکەین لەبەرەوە ئێمە پێویستە کە بگەڕێنەوە بەلایەنی پەروەردەی خۆمانە اینجا ئەوانەی کە پەروەردەیە بەڕێزان وەبزانام جارێکی تریش هەر لە ئەم شارەیە باسی ئەوم کرد کە یعنی یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە عائلەی خێزانی دینی یا خێزان هەر خێزانێک خێزانی ڕۆشنبیر گەورەترین پەرژارەی نابێ لە دابینکردنی داهات بێ ئەبێ لە دروستکردنی مناڵ بێت مع الأسف ئێمە لە بیدایەتە کاتێکە بۆ نمونە کە ژیان دروستەکەین هەر لە سەرتاوە کاتێکە ئێمە ئێستاکە 2 گەنج کە بڕیارەدا لە ژیان دروستکە فێری ئەوە نەکراوە کە چۆن ئافرەتێک هەڵبژێرێ بۆ ژیانی فێری ئەوە کراوە کە بۆ نمونە ئەمە گەورەترین غەڵەتە هەر لە ئەساسی پەروەردەیی ئیجتماعیشمانە واتە هۆکاری ئیجتماعیەکانیشمان کە غەڵەتە فێری ئەوە کراوە چۆن کەسێک بۆ خۆی هەڵبژێرێ بە دڵی خۆی بێ جوان بێ ڕێک بێ وا بێ شادەیە بێ ئەمەی دڵی خۆی ئەیخوازێ بەڵام مع الأسف خۆی لە ئەسڵا ئەبێ ئێمە کە بۆ نمونە کەسێک هەڵەبژێرێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەفەرمێ ئافرەتێک بێننج کێ بێ بۆ نمونە ئەفەرمێ وەدود بێ بە زۆر عەتف دەربێ وەلود بێ مناڵێکی باشی هەبێ یعنی مناڵی چا یعنی چی یعنی ئەساسی مناڵی ببێ مناڵێکی جوان و دروستکە واتە خێزاندارەتی چەندێ بۆ خۆتە دەیان قاتی بۆ مناڵ و دروستکردنی مناڵە بۆیە ئێستا سەریکە زۆرێک لەوانەی کەوا ئێساکە کە خێزاندارن گرفتی هەیە لەوەی کە لە دایکی مناڵەکەی یا لە باوکی مناڵەکەی لە خۆست تۆ وانە بواە تۆ وا ئەبی مناڵەکە وابێ یعنی ئەمە یەکێک لەو گرفتانەی کە ئێمە زۆر جار هەیە کێشەیە لە ناوانە بۆی بەڕێزان
ئەوەی کە زۆر گرنگە ئێمە لە پەروەردە دینەکە لە سەرەتای دروستکردنەوە ئەبێ ئێمە مناڵ ببێتە مەرکەز لە ناو خێزانەکانمانە وریای ئەمە بین پەروەردەکردنی مناڵە ببێتە گەورەترین پەژارەمانە ناو خێزانەکانمانە. ئێستا من ئەگەر پرسیارێک بکەم لەوەیانە کامتان لە خێزانەکانتانە مناڵەکتان نییە کە بۆ نمونە عەجوول بێ هار بێ بەدەستیەوە ڕەزالتتان بێ کامتان مناڵێکتان نییە کە بۆ نمونە ئەڵێ وەڵاهی گوێنەدا یان دیاردێکی تری دزێوی تایە کە بۆ نمونە شەڕەکاتون و تیژە فڵانە کە بینە پێشای خۆتان ئەو سێ مناڵە ئەو چوار مناڵێک کە لە ماڵتانە بزانام وایانە کامتان بۆ نمونە مناڵێکتان هەیە کە بۆ نمونە زۆر جار هەیە کە کۆمەڵێک بێ قسەی تۆ ناکا بۆ نمونە یان لە ڕووتەوە سێتەوە یا کە بەدە جار بانیەکەی دانانیشێ وایانە ئەمانە هەمووی تۆ خۆتی مناڵ کە یەکەم جا هەر بانگ کرد بە هاوارێکی گەورە کە بانگە کرد دوایی بانگ لەوە ناکە ئیسفادە لەوانەی خوار ئەوە ناکە سەوتەکانی خوارەوە ئێستا بۆ نمونە کە من بانگی مناڵەکەمەکەم بە جوێنێک و بەدەنگێکی گەورە دوایی 10 جار 100 جاری تر لە خوار ئەو سەوتەوە بانگەوە ئیسفادەی لێ ناکە بەسە کە لە یەکەم جارە مناڵ کە هات هەر لە یەکەم جارە کە مناڵ ڕەفتارێکی کرد تەنیا ئاوا کە سەیرێکی کرد ئیتر بۆ خۆی کەچی بوو بە سەیری بە ئیحتیمامدان بە باوەشکردنی بە دەستێنانە سەری کە کڕ کردەوە باشە کرد ئەو کاتەیە زۆر ئەبینی سوود دەبینێ بۆ نمونە ڕۆژێک دایکێک لە شوێنێک مناڵێکی هێنابوو بۆ لام لە سنتەرێک کارەمە کرد مناڵێکی هێناوە بۆ لام مناڵەکەی عادەتەن مناڵ ئێستا ئەو مناڵە جوانە نەکە ئەجوڵێنەوە بێ تەبیعی بێ ئاسایی بێ حرامیشە پێی بڵێ مەکە مەجوڵێ بەسە بێ وریابی کە زیان نەدا ئەوێ تربێتی دی جوڵەکانی بە زیان نەبن مناڵەکەی زۆرە جولایە هەر ئەویت وەرە بە دەنگی ناکرد هاواری لێکردن نەبوو ئەڕۆژ هێناوە ڕایە کردەوە ئێستا بە دایکەکەم وتمەوە ناکرێت نابێ وا بە مناڵ بڵێ مەکە مەڕۆ دانیشە ئەم ئەمرانە هەمووی خەتەرە لا ئین عەفە مەوسەی خۆش مەوسەی ئەیوتی مامۆستا ئینجا چی بکەم تر سەیری کە بۆ نمونە دەستگرە گیرفام دایمەنەوانی کە ئەگەر جاری وایە بیرم بێ بچم بۆ شوێنە مناڵی لێبێ چکلێتە نقڵە لە گیرفان بەدایێنم کە باوم کرد بانی مناڵەکەم کردم وەرە ئەوە پێم پیشیاندا هات بۆلام کە هات بۆلام ئینجاریان چکلێتەکەم پێدا جارێک کردم کرد کردێکی بچووکم پێەیە کە کردە بشکۆلەکەم پێدا ئەو جارێ خواردی وتم نا خۆمت دەمێ لە لای لە باوشی خۆما مایەوە من لەسەر کورسی دانیشتمەوە لە بینی قاسمە مایەوە دوای کردترم پێدا دوای کردتر نزیکەی یەک چارەک بە یەک چکلێتە ڕاگیرم کرد ئەو مناڵێ جا خۆی بە حەقیقەت جاری وا هەیە کە مناڵێک فەنیاتیەوە بەڕێزان لە لای خوا محاسبە ئەکرێن لەسەر ئەوەی کەوا تۆ چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکە تا کردوتە دڵنیا بەلەوە ئەزان لە چی محاسبە ئەکرێن کەمتر محاسبە ئەکرێن لەسەر ئەوەی بۆ چێشتەک ئەو متەنەوع نەبوو هاوریا بن بۆ چوار جوار و لێ نەنا بۆ زەڵاتەی مەغریبی نەبوو بۆ نمونە مقابلاتی ئەوروپی وەدانەنا ئەمانە خوا محاسبە ناکە لەسەر ئەمانە کەمە ئێساکە زۆر جار هەیە ئیحتیمام بەمان نادەین بەڵام گرنگی بەوە ئەدا ئایا تۆ پرسیاری ئەوەت لێ ئەکرێ ئایا تۆ ئەو مناڵەکە پەروەردەت کردەوە پەروەردەیەکی دروستی دینی ڕاستاخێز بووە حقیقەت ئەمە چۆن پرسیاری لێ ئەکرێ ئێستا بۆ نمونە من هەندێک شتان پێڵم کە لەوەی حیسابتان بۆ نەکردوێ بۆچی مناڵەکەمان عەبوسن بۆ تووڕەن بۆ تون و تیژن ئەزانی بەشێکی ئالەم دەم و چاوی خۆمانەوە بۆی دروست بووە لەم دەم و چاوی خۆمانەوە خوا محاسبەتەکە لە مناڵە وریای ئەوە بن لە مناڵە حرامە کاتێک کە مناڵ ببینی بەم شێوازەیە کە لەگەڵیا ببی یعنی ئەبێ نابێ بەم شێوازەی ئاوا دەم و چاوت ئاوا گرژ بێ ئەبێ بە شێوازی ئاوا کراوە بی لەگەڵا خوا محاسبەتەکە لە ناو دەم و چاوی خۆتا لە ناوگەڵ مناڵە دەیان گرفتە بۆ نەخۆش بووی کە کاتێک کە نەخۆشی بەم شێوازە ئاخو ئۆف و نرکە و ناڵە و ئەمانە بەرامبەر مناڵ نابێ بکەی ئەبێ لەو کاتانەی عیب نەبێ کە مناڵ سەیر دەکا ئەبێ خۆگریەکەت لێرەیە سابیریەکەت لێرایە ئەو وەختە سابیری کاتێک کە مناڵەکە کە سەیری دەم و چاوێک دەکا ئەبێ کە تۆ بەرەونە بە دڵێکی خۆش سەیریکەی واجبی مناڵە کاتێک کە لە مناڵەکە ئەبێتە توشتەوە لە هەر شوێنێکە لە هەر کۆڵانێکە مناڵی خۆت بێ یا مناڵی خۆت نەبێ کە سەیریە کردی دائیمەن ئەبێ ئاماژەیەکی جوانی بێتێ ئیتر لە دەستێکە لە ڕوویەکی خۆشە دەستێنانە سەرێکە یعنی ئەگەر ئەمە نەکەی حرامە ئەگەر تۆ مناڵ چکە واجبە لەسەرت ئەزانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چی کردووە بۆ مناڵ کاتێک کە بە کۆڵانێکە ڕەت بۆ مناڵێکی بینیەوە دانیشتووە یاریەکە پێغەمبەری خوا لەسەر ئەو خۆڵە دانیشتووە لەگەڵ یاری کردو نەشیناسی یا مناڵێک
یەکێک بۆ لەو شارە گەورەیە تۆش بێ وها بکەی یعنی ئەبێ لەگەڵ مناڵە لە ناو سیارەیە لە پاسە بۆ نمونە لە کۆڵانە لە هەر شوێنەکە مناڵە بینی مناڵ دائیمەن سەیریکە مناڵ دائیمەن بە دەموچاوی تعقیب بۆ سەیری تۆوەکە هەموو مناڵێ ئێمە ئێستا سەیرەکەن ئەوکە یەکێکە بینی جاری وایە وەک تەقیم سەیرەکەین بەڵام ئەو وەک تعقیب سەیرەکە ئەمە چییە چۆنە يعني حتى ئەگەر مناڵەکە چۆن بترسی ئەو وەختە بەترسەوە جاری وایە لە تعقیبەکە ترس ناخی خۆی لەگەڵا تێکەڵاکە بۆیە ئێمە لێرانەیە کە مناڵێک کە بە کۆڵانێک هاتێپەڕەبی کە مناڵ دائیمەن سەیریکە نەوعی سەیرکردنی هەیە بزانم چی ئەەکەی چۆنی بە چ شێوازێکی یعنی ئەمە کە یەکێکە لەو شتانەی کە زۆر گرنگە بۆیە ئەبێ کە تۆ سەیری مناڵەکەکەی ئەبێ ئاماژەی دەرونی بیت هەیە ئەبێ تێری بکەی هۆکارێکی تری پەروەردەیی ئێمە کە زۆر هەڵەیە کە لە کاتی مناڵە بە حەقیقەت بریتە لە چی بریتێ لەوەی کەوا بۆ نمونە ئێمە مناڵ وا ئەزانین ئەوانەی کە ئێوە ئەیکەن چ باوکو چ دایک ئەوەی کە ئەیکەی ڕاستە پێوترێ حاجاتی ئەوەلی واتە پێوترێ پێداویستی یەکەمەکانە بێ بۆ مناڵ بکرێ وەک دابینکردنی مەعیشەت وەک بۆ نمونە پاکردنەوەی نان خواردن پێدانی ئەمانە پێوترێ حاجاتی ئەوەلی ڕاستە بەڵام ئەمە مهم نییە لە کەساتی ئینسانە ئەمە تەنیا بۆ یەک شت موهیمە بەڕێزان بۆچی موهیمە تەنیا بۆ بەردەوامکردنی ژیانی ئینسانەکان بەس گرنگ نییە بۆ جۆری کەسایەتێکە ئەی چی گرنگە بۆ جۆری کەسایەتەکە ئێستا ئێوە هەمووتان حەزەکەن باشتری مناڵتانە بێ حەزەکەن چاکترین مناڵتانە بێ حەزەکەن مناڵێکی بە سەعادەت و خۆشی و کامەرانیتانە بێ لە ژیانە ئەو وەختا بێ چی بکەی ئەبێ بگەڕێتەوە بۆ یەک شتێکە زۆر گرنگە ودودەکەی کە پێغەمبەری خوا باسیەکە کە چی بێ ود و خۆشەویستی بیتە مناڵ لەکوێ ود و خۆشەویستی دەی بەچی دن ئێوە بەچی خۆشەویستی دەنە مناڵ بەچی دەنێ ئێوە ئێساکە من حەزەکەم ڕۆشنەوە خوا هەبووتان لە مناڵەکانتان بپرسن ئەم پرسیاری لێ بکەن و بینەرانیش ئەم پرسیارە ئەگەر ئەتەوێ بزانی ئایا تۆ سەرچاوەی یعنی با بڵێم پرسیارەکە ئاکەم ئایا تۆ خەدەمی لە ماڵە خزمەتکاری یان دایکی یا باوکی من پێتەڵم چۆن خزمەکاری چۆنش دایک و باوکی ئەگەر لە مناڵەکەت پرسی وتە دایکە تۆی خۆشەوێ خۆت بە خوب مناڵەکەی خۆ بڵێ دایکە خۆشەوێ یا باوکی بڵێ باوە تۆی خۆشەوێ ئەویش ئەڵێ ئایان نا ئەگەر وتی نا بەسە بۆ ئەوەی کەوا ئەیتر دینداری چییە کە من مناڵێکم ئاسوودە نەکرد بێ لە ژیانە هەرچی دی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئەو ئافرەتەیە کە باسی هەمووتان و قسەتان بیستووە ئافرەتێکی دینداری چاکی مسڵمان کاتێکەوە تەنیا پشیلەیەک سز نەکا دوای ئەوسا کە ئەتۆپێ دوای خوای گەورە فەرمێ بەسە بۆ ئەی کەوا ئەی خەتە جەهەنەمەوە لەسەر ئەو هەموو عیبادەت بەڵام پیاوێکیش دێت پیاوێک دێت تەنیا بە تاکە پێڵاوەکەی خۆی ئاو دەرەکا بۆ سەگەکە ئاوی ئەداتێ بەسە بۆ ئەوی کە بیخاتە بەهەشتەوە ئەمە خۆ ئاو بۆ حەیوان وایە ئەی وەرە بۆ ئینسان ئەگەر مناڵەکەت تام و چێژی ژیانی لێ نەکرد بێتی چۆن چتە باشەوە خەت چۆن ئەڵێ من دیندارم چۆن ئەڵێ من کەسێکی ڕۆشن بیرم چۆن ئەڵێ من کەسێکی حەزاریم بە عەلمانیەکانیش دڵان لە خۆیان دانەمێنێ یعنی بەحەقەت ئەوەی کە زۆر گرنگە پێویستەکە کە تۆ بێیتەوە بزانم جارێ سەری ئەمەکەی مناڵەکەت دەبێ بڵێ ئایان نا وایان نا کەوتی نا ئەوە بەدبەختیە بۆ تۆ باوچێکی چاک نیت دایک هەر نیت لەو کاتەیە ئەمەیان لادێ جۆری دووەمیان دێتەوە ئەڵێ بەڵێ اینجا بەڵێکە چۆنە دوو نۆعە نۆعێکیان باش نۆعێکیان خراپە کە ئەڵێی باوکە خۆشتی ئەڵێ بەڵێ ئەڵێی بۆ بپرسە بۆ ئەمە لە بیرتان نەچێ لە مناڵەکانتان بپرسن ئەگەر وتی چی بۆ نمونە وتی تۆ دایکمی جلم بۆکەی ئەم بەی بووم بۆ سەردانی بۆ دەرەوە بۆ ماڵی خاڵە مامە ئەمانە هیچی تربەوی نییە ئەمە بای خۆشەویستی نییە ئەگەر وای پێوتی بایەوە نیت کەواتە تۆ دروست نیت هێشتاکە یعنی ئەبێ زۆر گرنگە مناڵ هەست بەچی بکە تۆی خۆش نەوێت لە بەرەوەی خزمەتیەکەی تۆی خۆش نەوێت لە بەرەوەی کە چاکەی لەگەڵاکەی تۆی خۆشە لەبەر خۆشەویستی تۆ خۆشتی بوێ اینجا ئەوی شۆنە بۆ نمونە ئێساکە زۆر جار هەیە بەچیە هەستی پێەکە زۆر جار هەیە ئەوەندە خۆشەویستێکە گەوری مناڵەکە ناتوانێت وەسفکە ئەڵێی بۆ ئەڵێ ئەخر ئەزانم توش منت خۆشەوێ ئەخر چۆن نەزانی ئەوەندە گەوری بۆی وەسف ناکرێ اینجا ئەمە چی لێکەی بە چیش ڕێوازێ دروستەوێ ئێستا من بەڕاستی پێتان ئەڵێ یەک پرسیارێک ڕجان لە خۆتانی بکەن تۆ هەستەکەی مناڵەکەت ئەتەوێ پێی بڵێ خۆشمەیە بەچی پێی ئەڵێ بە چ جۆرێ بەچی پێڵێ هەر پێی بڵێ خۆشتمێ وایە ناو مناڵە کەلیمەی خۆشەویستی ئێستا من پێڵم خۆشتمێ وەکو خۆی لی تێ ناکە
چونکە معنایکی کەلیمەیەکی مجەڕەدە لە 11 ساڵ بۆ 15 ساڵ لە موشەیەتیەکە بەس تۆ مناڵەکیاوە پێ بڵە کەلیمەی خۆشەویستی نایزانێ ئێستا کەلیمەی ئازادی لە مناڵ بپرسە ئازادی نازانێ معنای چیە وایان نا ئەو کەلیمانە هەر معنای نازانێ تۆ بڵێ خۆشتمەوێ بەس ئەبێ فعلەکە بکەیت فعلەکە چۆن نەکرێ ئەلێرە من پێتانەڵە ئەگەر ئەتانەوێ خۆتان و مناڵەکانتان دەرباز بن لە نەخۆشیە دەرونیەکان گرنگترین شتیان ئەوەیە کەوا بۆ نمونە زۆر خۆشەویستی بێنە مناڵ بەچی ئەدرێ ئەزان بەچی ئەدرێ یەکەمین شت لەوەی کە زۆر زۆر گرنگادرێ کە بە دەم و چاو و ڕووی خۆش و دڵی خۆش و فراوانی و تەفاول سەیری مناڵکەی ئەمە یەکەم دووەمینیان لەگەڵ مابن لەو شتێکە ئێڵم نابێ ئەبێ بە هەموو ڕوویەکی کراوە لەگەڵ مناڵەبی ئەبێ بە هەموو دڵخۆشیەک لەگەڵ مناڵەبی ئەبێ بە هەموو ڕوویەکی ئیجابیەوە لەگەڵ مناڵەبی محاسبە ئەکری ئەگەر بێت و بۆ نمونە ڕوویەکت لە شوێنی خۆیان لەگەڵ مناڵەکە بەکار نهێنی ئەمە خاڵی یەکەمان خاڵی دووەم بە دەسەکرێ بە باوەشەکرێ بە کۆشەکرێ واجبە دایک لە ڕۆژێکە بۆ نمونە ئەبێ زیاتر لە شیرپێدانی لەو کاتانی کە لە باوشایەتی مناڵ ئەبێ زیاتر لەو کاتە مناڵ لە باوشی بێ لە کۆشی بێ خی گەورە ئێوە خوشک برا ئێمە و بینەرانش ڕۆزمانە بووی کە بۆ نمونە ئەندامی شیری بۆچی لە دایکە لەسەر سنگ دروست کردەوە ئەی بۆ لە نوکی پەنجەیانە بۆ ئاوی خاتە دەمی مناڵەکە و لەسەر عەرزەکە و ئەرکی ئاسانترە و وایاننا زۆر ئاسانترە و زۆر ئاسانترە و هیچی لاکی نابوو پشتی ژانی ناکەملی ژانی بۆ لەبەر ئەوەی خۆشەویستیەکە لە سنگەوە ئەڕا بۆ ئینسان کاتی ئەو مناڵ نەک لە شیرەکەەوە لە سنگەوە کاتێک کە مناڵە کەس کە خستە سەر سنگت لە سنگەوە ئەو وەختە چیە بێ خۆشەویستی بۆ مناڵ ئەڕۆ ئایا ئەمە وەکو خۆی اینجا ئێوە سەیریکەن مناڵ لە کاتێکا کە بۆ نمونە شیرە خواد ئەو کاتێک کە شیر ئەخوات لەو کاتەیە اینجا ئێساکە شیرەکەشی پێنادا کردوێت ئەم شیری سەناعیە وایانە ئێساکە کە بەحەقەت حەقە مناڵ پێی بڵێ کێ دایکتە بڵێ لاسیک لە وڵەوە کە کێم لایکیەوە بۆ مەمە لاسیکەکان وایاننا ئەو ئالەتی کە بۆ شیر بەکارهێنرێ ئەمە دایکێتی بەحەقەت ئەمە سەرچاوی خۆشەویستی و ژیانەکانی ئەوە بۆیە ڕۆژان بەڕاستی ئێمە جارە پێش هەموو شتێ ئەبێ ئەو مناڵی کە لە بکۆشی ئەگری لە باوشی ئەگری ئەبێ زۆرترین کات تربیەی ئەسلینی کە یەکێک بووە لە مستەمەعات زۆر ڕاقەکان لە پێش ئیسلامیشا ئەزانین چۆن تربێتی مناڵانەکەن نەئەبوو بە قانون دانرابوو نابێ دایک کە مناڵی ئەبێ هیچ شتێکی تر بکە ئیلا مناڵە بباوشێەوە بێت بۆیە زۆرترین حەکیمەکانی سەر عەرز لەکوێ بوونە لە وڵاتەیە بوونە ئەزانن ئەمە حەکیمەکانی سەر عەرز زۆرینیان لەکوێ بوونە لە ئەسینا بوونە بۆچی لەبەرەوەی کەەوە ئەو پەروەردە جوانی دایک و باوکە بوو جا کە مناڵەکە ئەڵێ شت ناخوازێ مێشکی شت نابا لۆمەی خۆت کە کە لە مێشکی مرتاح نەکردووە هێشتاکە تۆی سەبەبی نەزانینیەکانی مناڵە دڵنیا بە مناڵەکە کە لە قوتابخانەیە دواکەوتووە خوا محاسەبەتەکە تۆ سەبەبی دواکەوتنەکەی ئەوی کاتێک کە دەنگێکی گەورە ئەەکەی بە گوێیە لێی تۆ ڕابی دڵنیا بە ئەو مناڵە احتیمالەیە دوایی لە دەنگی نەرمی مامۆسا تێناگەتە حرفەکان فێر بێ تۆ سەبەبی چی جوابی خواییتەوە ئەمە نەخۆشیەکان ئێمەین دروستیەکەین ئێمن کە بە شیازێکی نادروست مامەڵاکەی لەبەرەوە لێرانەیە گرتنە باوەشی مناڵ نابێ مناڵ لە شەو ڕۆژێکا بەلای کەمەوە 3 سەعات بەردەوام دەست لەسەر لەشی کەمتر بێ یعنی ئیتر بۆ لێدا ئێستا تۆ یەک جارێ ئەمە واکەی 3 سانیە 2 سانیە وایە ئەمە 2 سانیە ئەمە نابێت لە 5 بۆ 6 سەعات کەمتر ئەوە کەمتر بێت چۆن یەکەی بیکەیت کەیفی خۆتە ئەگەر نە دایک نیت بەسا ئەگەر نە باوک نی ئەگەرمان نەکەی ئەی تۆ ڕاکەی بە دوای ماڵ و سەروەتا و 2 ئیش و 3 ئیشەی خەینە دوای یەک چ کاتێک بۆ مناڵەکانمانەمەی تیاکەین یعنی یەکێک لەو شتانە کە بۆ نمونە کە تۆ بە مناڵەکەت ئەڵێ کە چۆن تۆم خۆشەوێ ئەبێ بڵێ هەستەکەم کە تۆ منت خۆشەوێ هەستەکەم کە زۆر قوربان مەبی مناڵ نابێت دابنیشێ کە تۆ چێشتەکەی ئیشەکەی حتا ئەو کاتی کە تەرکیەکەی لە باوشی توانێ لە کۆشت نییە نابێ عاتفێن لێ دوور بێ چۆن ئەبێ نزیکی خۆت بێ ئەبێ چاو لێ بێ کە نزیکی خۆشتەکە ئیشەکەکەی ئەبێ حتا جارجار وەک گۆرانی وەک قسەکردن وەک وەسف بۆ مناڵەکە بیکەی لەو کاتانێ خەی کوڕە جوانەکانم هەرچەند ئەو قاپانە کە ئەشوی بەم شیازە باسی کوڕەکەوکە بێ بە حەقەتە بێ لەگەڵ مناڵەکە تابێ کاتێک کە خەریکی نووسینی کە باوشێکی ئەنووسی یا ئیشێکەکەی زۆر دەمت وەسفی مناڵەکانەکە خۆشەویستیەکە خۆشەویستی بۆ دەربڕە
بقربانی ئەبی یا بۆ نمونە وەسفی ئەەکەی کوڕە جوانەکەم کوڕە چاکەکەم کوڕە یعنی شتی زیادیش ناڵێم کوڕە سەرارەکەم کوڕە گوێگرەکەم کوڕە هەرچی وەسفکەی دوای دێتە دیتایە بەڵام ئەگەر ئێمە هاتوو بۆ نمونە کە وەسفی مناڵەکەین ئەڵێن هارە ئاخ لە داخت ئاخ لە فڵان دوایش لەسەری بەردەوامە بێ بۆیە پێویستەکە بەڕێزان دایک و باوک لە بەگەڵ مناڵەکەی زۆر زۆریابێ اینجا ئاگاتەوەی کەوا بڕۆ بۆ کێشەی خێزانی دایک و باوک سیراع دروستکە ئەمە لەکوێ مناڵ وەرە مناڵێک لە سیراع گەورە بێ ئەبێت چۆن لەگەڵ ژیانە هەڵ بکە ئەخە چۆن گرفتی دەرونی توش ناگێت کە باوکو دایکێک نزیکترین دوو کەسن بۆ مناڵە بە مناڵێک ئێستا بەوە بڵێن بڵێن دایکت یا باوکت کامیان خۆشەیە سەیری کە هەر زەکا هەردووکانی خۆشەیە ئەگەر کامیان زیاترە بێ زیاتر دیارە ئەگەر ویست بزانی مناڵەکەت تا چەندێ خۆش دێوێ پرسیارێک لێ یەکەم و گەورە بەسیترین اختیبارە پێەکەم ڕۆشتنەوە ماڵەوە بە مناڵەکە بڵێ وەرە ئەم بپەنجانە کامە دایە کامە باوەیە کامە خۆتی کام برا خوشکەکانتە ئێستا عایلە زۆر نییە لە پێنج زیاتر نییە باشە ئەگەر شەش بوو ئەگەر حەوت بوون ئاوکە بڵێ کامە باوکەیە سێرەکە ساڵە چی بڵێن باوکەکە بە گەورەتر بینی ئەمەیانە دایکەکە بە گەورەتر ببینێ ئەوەیانە با خۆم فێرتەکەم بۆی بزانی کە چۆنی نەوێ ئینجاڵی کامە دایکەیە بۆ نامەی تەنیشتی دانە زۆر جار هەیە چیەکە ئەڕامەی ئەم لا دایکەدانە یا ئەمە دایکدانە ئەگەر وای کرد یعنی باوکو دایک مشکلەیانەیە ئەین دوورن لەیەکەوە ئەڵێ بۆ نمونە ئەڵێ ئەمە دایکە ئەڵێ کامە براکەتە ئەڵێ ئەوەیانە ئەی کامە خۆتی ئەمەیانە کەواتە دایکەکە لە مناڵەکەەوە دوورە کەواتە ئەم مناڵە زۆر تامی لە دایکی نەکردووە ینی ئەگەر وتی ئەمە منم ئەمە دایکمە دوو کەس کەوتوتە بینی ئەو دایکەواتە ئەو دایکە عەتفی زۆر نەداوەتە مناڵەکەی ئێمە زۆر جار هەیە کە بەم شیازە یا زۆر جارەیە مناڵک سێرەکەی زمانی پەکی کەوتووە کە دێتە لامان ئەمانەوێت ئەزانین تونوتیژی دایک و باوک سەبەبە ئەڵێن ئەمە کامە دایکە و کامە باوەیە ئەگەوتی ئەمەیان باوکە کەواتە دایکی تونوتیژە ئەگەر وتی ئەمەیان باوکمە کەواتە باوکی تونوتیژە ینی ئەمەی بۆ کێدانەوە تونوتیژە چکە مناڵ دایمەنە من علامەتێتی مە زۆر جارەیە مناڵەکە هێنە لامان اختیباری بووەکەن کە یەکسەر بە شتێکی بەسیط بە هەندێک شت بەسیط ئەتوانین تەحدیدی کەین کە ئەو مناڵە چی کێشەکەیەتی و کامە کێشەکەیەتی بۆیە ئێمە لێرانەیە عەلەیکوم السەلام ئەگەر ڕۆژنەوە لە مناڵەکانتان پرسم بزانم ئایا ئێوە سەرچاوی خۆشەویستین بۆیان بزانم لەکوێی تۆ وەقعی تۆ شوێنی تۆ مناڵەکە لەکوایە بە پێی تۆ ئەمە زۆر گرنگە ئەگەر تۆ لەمانەیە دەرچوو نەچووی بەڕاستی ئەوە زۆر زۆر گرنگە دوێنە پێ پیاوێک مناڵەکەی هێناوتی مامۆستا تۆزێ فێری وشە نەبووە کە دوای ئەوەم بۆ کرد وتم کامە دایکی کامە باوکوتی ئەو باوکە وتم کامە دایکی وتی ئەوەیان مناڵە تریشیان هەبوو وتی ئەمەیان دایکی زۆر ئیتیمان بەوەدا وتم ئەی کامە تۆی چی منیتیانی یعنی بەبەستی لە چییە توخوا ئەم خێزانەیە چۆن نوێژتیا قوبوڵە کە مناڵێک هەستەکە سەر بەم خێزانەیە وایان بڕەزان ئێوە پەرژارەتان ئەگەر بۆ نمونەت بریانی کە نایزانی حەوت تەلەفۆنەکەی بەم لابۆلایە چۆن فێرە بم بەس کامتان ترسی پرسیارتان کردوە تا ئێستا من شتێکتان پێڵم کە زۆر زۆر گرنگە مع الەسەف لەم سنوورەیە کە بۆ نمونە کە نزیکەی 50,000 کەس لەم سنوورەیە 150,000 کەس لە سنووری چەمچەماڵایە تا ئێستاکە 5 عایلە هاتووەتە لامەڵێ مامۆستا من بەتەمام خێزان دروست کە مناڵم هەبێ چۆن پەروەردەی مناڵەکەم بکەم چی بکەم بۆی مناڵێک لە مستەقبەلا مناڵم ببێ بە باشی ببێ 5 کەس هاتووە ئەمە تەخەلوفە بە حەقەتێ لێم اینجا ئەمە لەم شارەیە کە باشترینێنە جا بڕۆ بۆ شارەکانی تر ئەوە بۆی کە دوای لە ئیعلامەکەین بێ ئەمە باشترین شارێک کە بۆ نمونە لە ڕووی کلتور و ئەدەب و ئەخلاق و دین و هەموو شتێکە لە پێشەوەی ئەم منتیقەیە ئەمە دڵمانەوە دانەمێنێ بەڵام ئەمە یەکێکە لەو تەخەلوفانە کە ئێمە هەمانە بۆیە ئەمە هۆکارە بۆ ئەوەی کەوا ئێمە نادروست دەرچین بۆی کە مناڵەکانمان نادروست بێ لە مستەقبەلا ئەمە حاڵەتێکی تر کەوتمان پەروەردە ئاوا دەوریەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە مناڵی بینی بێ ئەزان چیە فەرمێ ئەفەرمێ هەر کەسێ دەستی بەسەری هەتیوێکا هێنا دەستی بەر چەند تاڵەم و کەوت ئەوەندە خێری بۆ ئەنووسرێ سەیری کە کەواتە ئەبێ دەست بەسەری مناڵەوە بێ مناڵەکەت هارە ئەڵێ چی مناڵەکە بۆ نمونە ئەڵێ مناڵەکەم ماوەسا زۆر هارە ئەڵێن بیگرێ لە کۆشتا بیگرە دەست بەسەری ئابێنە بە پێشە باشە ئاوا بۆ پێشەوە بە بەسەر قژەکەیە بۆ پێشەوە بۆ بان دەموچاوی ئەڵێ مناڵەکەم زۆر شەرمنە و لە شەرمەکە و تێکەڵ بە خەڵک نابێ زۆر بە پشتە ئاوا دەست بەسەری ئابێنە بە پشتە ئەڵێ مامۆستا مناڵەکانم زۆر گوێڕایەڵ نین ئەڵێن زۆر دەست بەم تەنیشتانی سەری ئابێنە کاتێ خەوە
ئەڵێ مامۆستا مناڵەکەم وایەکەوا بۆ نمونە زۆر کەت نەکا ئەڵێن زۆر دەست بەسەر شانی ئەوێنە ئەم دوانەی شانێنێ عاقڵیەکە ڕێکیەکە جوانیەکە تەرتیبیەکە ئەڵێ مامۆستا مناڵەکەم بڕوای بەخۆی نییە ئەڵێن زۆر بدەرە پشتیە ئاوا دەست بخەرە سەر پشتیا بەسەر پشتیا دەست بێنە بڕوابوونی بەخۆی زیادەکە ئەڵێ مناڵەکەم زۆر تووڕێیە زۆر تونوتیژە زۆر خراپە میزاجیە ئەڵێن دەست بەسەر سنگیا بێنە ئەو وەختە مناڵەکە دۆشی ئازاوێ ئێمە مناڵەکانمان ئەخەوێنین چۆن ئێخەوێنین لەکوێ دەین کاتێکە ئێخەوێنین پێویستەکە لە شوێنێکی بدەین مناڵ کە خەوانە پێویستەکە لە شوێنێ ئەبێ دەست بە دەستیا بێنی دەست بەس نابێ مناڵ بخەوێت تۆی لەگەڵانەبی ئەو بزان لە شەرعا ئەو شتە ناتەربەویە ئەو شتە بەناوە مۆدیێرنەکە دروست بووە و دایک لە ژوور دایک و باوک لە ژوور و کوڕێک لە ژوور و مناڵێک لە ژوورە لە 3 ساڵە و ژوورێکی بۆ دروستەکە ئەمە ناتەربەویە بەڕێزان خەڵکی دەبیزانن تربیە ئەوەیە باوکو دایکی شرافیکە چاوی لێبێ لەگەڵ یابێ ئەبێ چاوی لێبێ لە پێناو مەبەستە خۆشی و ژن و مێردیەکان نابێ مناڵەکە دەرکەنە ژوورەکانیکە ئەو بابیزاننەوە ئەها ئینسانی زاتی لەکوێ دیارە پێویستەکە کە تۆ وریای مناڵەکەت بی چاو لێبێ دەیان مناڵە هێنن سەرەکەی شەو هەڵاسیە خۆ چەند جا هەڵساوی خۆ بە ئەمانە تۆجان بەرەوە چەند جا شەو هەڵساوی دووی شەو نەزانیەوە لە کوێی چیەکەی چۆنی وەرە مناڵێکی 3 ساڵ 5 ساڵ 7 ساڵ ئەمە تووشی بێ بەسە بۆەوەی لە ژیانە تووشی سەد نەبێ بە حیاتی چارەسەر نەبێ ڕەزانە مە خەتەرە بۆیە تۆ پێویستەکە کە لەگەڵ مناڵەکە یابی بەڵام مەعلەسەف ئێمە وتمان مناڵەکە لە باتی لەگەڵی شابین لەگەڵانی ئەی خێنە ژوورەکەی خۆیەوە ئەخەوێ اینجا ئیتر دوای بێتە مراعاقە اینجاران داوای وەسایلیت لێکە اینجا داوای ئەنتەرنێت و وەسایلی تەکنۆلۆژیات لێکەوە یاننا ئەو وەختە چیەکەی ئەو وەختە اینجاران نەکەوێتە ناو مواقعی فەیسبوک و یوتیوب و چی ئەو هەموو ڕایەڵانە ئەو وەختە یەوا شەش لە دەستە دەرەچێ و سەقاتە بێەوە کەوێتە کردنەوە بۆیە ئەمە زۆر خەتەرە لە مناڵی و جیایەکی تۆ دوای بۆ خۆی ئەڕوا لەگەڵ ئەو ئالەتانەیە پێویستەکە کە تۆ لەگەڵ مناڵە وریابی لەم حاڵەتەیە اینجا بگەڕێنە بۆ مناڵ ئەگەر ویست مناڵەکەت بۆ نمونە مناڵێکی دروست بێ ئێمە دایکان و باوکانی ئێمە لە 1970 کورد بە تایبەتی یعنی من زۆر جارکەیەکە لە 100 خێزانە کە هاتوونەتە لام تەسجیلم کردو لای خۆم تۆ مناڵەکەتە خوێنی چۆنیە خوێنی لە 100 عائلە 80 وتێت وەڵامە سەدەمان منطقەیە ناوقەدی مناڵە اینجا دا پیکێشانە ناوقەدی مناڵە دوای مناڵەکە عەتفی بۆ کوێڕوا بۆ منطقەی وەسەطی اینجا سێرەکەی کاتە 11 ساڵ و 12 ساڵ حەزەکە کە ژن بێنێ حەزەکە شووکە حەزەکە بۆ لەبەرەوەی کە تۆ ئەم منطقەی ئیساراکەی چەندێک خەتەرە لێدانی مناڵ لەکوێ دەست بەکوێیانی خەتەرە شتانە ئەمە هونەرە هونەری تربیەت لە پێش هەموو هونەرێکەوەیە لە پێش هونەری چێژ دروستکردنەوەیە لە پێش هونەری ناو ماڵ دروستکردنە ڕۆژێکیان چوومە ماڵێکەوە سێرم گوتی مامۆستا ئەو مناڵەمانە منە هارە ئەوەنە بێکەڵکە وەڵای سێرم کرد بەردێکیان خستووە پەرلای دەرگاکە بەردەکەش بەرگیان تێکرد بوو حتا بڵێ غازیشیان هێنا بوو جلوبەرگیان بۆی دووری بوو ئێوتم باشە تۆ ئەم هەموو کاتە ئیدەیت ئەوانە وەرە ئەوەندە کاتش بدە مناڵەکە بە حەقەت ئەمە ئەو پەڕی تەخەلوفە ماڵێکی مۆدێرن مهم نییە بەقەدەرەوەی کەوا ماڵێکی بە ئاسوودە بەخش بێ وێ پەر بەڕێزان بگەڕنەوە ماڵەکانی خۆتان ماڵەکانتان سەرچاوەی گرفتە دەرونیەکانە ماڵەکانتان کە چاک دەکرد زۆر خەتەرە بۆ گرفتی دەرونیەکان کە لێ مناڵەکە قیژێنی لەگەڵیا دایک ئەگە مناڵەکەی وا لێ کرد زۆر مەزدەری ئازار بێ بۆی بەیانی کە ژنیشی هێنا ئافرەت بە ئازارە بینێ ئەمڕۆکە ئەڵێن بۆ نمونە زۆرێک لەوانی کەوا ئەڵێن سەریکە ئەڵێن ئاتون و تیژی بەرامبەر بە ئافرەتەکرێ بە چێیکە پیاوانێکە بەڵام چێ سەبەبێتی بگەڕێنەوە حەقیقەتەکەی دایکەکان خۆیان بەشێکی سەبەبن بۆچی لەبەرەوەی کە دایکەکان مناڵەکانیان تەربیەتەکەن باوک ئەچێتە دەرەوە چێ لە مناڵە پرسێتەوە زۆر و هەڵەشەکە ناشزانێ پەروەردەیکە دایکە مەکە مەڕۆ دانیشە لێ داوایانە ئەو وەختە ئەو مناڵە مەزدەری ئازایە دایک مەزدەری ئازارە بووی کە مەزدەری ئازار بوو دوای خێزانیشی مەزدەری ئازارە بووی کە دوای خێزانیشی مەزدەری ئازار اونجا تونتیژی بووەکە یعنی وا هەستەکە قەناعەتێکی هەڵەی لاشعوری هەیە بەرامبەر بە ئافرەت لەبەرەوە ئێمە پێویستەکە کە ئەو حاڵەتەیە زوو پیا بچینەوە و بتوانین کە گرنگی پێ بێن یەکێکی تر لە هۆکارەکان بەڕەزان ئەگەر بمانەوە ڕۆبەڕووی گرفتە دەرونیەکانمان بینەوە لاینی ڕۆحیە بەڕەزان من ئەنواعی خەڵک دێتە لامان بۆ چارەسەری دەرونیەکی بەڕاستی ئەسەف بۆ ئەوە خۆم کە کاتێک کە کەسێک متەدەینە یان نوێژکەرە دێت بەو شێوازە بێ
على شيء على ما وصل يشوف رجع كاتو تلام على ما وصل بونم نعم من زور خمبارم لوي كوا إسا هستكم لجيانا برولاي خرابارو هستكم زمن هرنا خوش به حتى قسيش جرب وتاني جرب أيود والله ما وصل إسا علم علين إسرائيل بون ونوويه إيران نوويه إيران لوين نوويه بناتا إسرائيلو أمش باتريوتي بو أنيريا بو لو رأي أي تقنته ولا شو على بعض ملاتي يمه توسيد لشو بيري لشو يعني شني ألوز بيركاتو بمشي هذا كبيركاتو كخجيان لا مصلحة يعني يا بون من واه تصورك كجياني برو ناخوش يروى وهستك آخريك نخوشك كوي أنا بري من نخوشنا كون بلاي سرطان من بيا يسألنا وحموت أنا سيدي مكان حموت عن جاري واحد أزالك تدرس بخوا بزام سرطان ما بلاي سرطان النبي بلاي فلان شو كنا خوشك زور با يكسر ترسي ينزور تبيني خوت أنا كن زور تعودي خوت أنا كن إذا لا كتير شوية كتير لو عليك وعزور قرنقة بشارة عن زوره من عليك الروت دلو يتر حتشي دنيا هي أنت سريخو همو أمانة يا بونمنا قرفتك بسيطة بلا مال الرؤى دا يترسلي دنيا لو ديك احتياجاتك النية زور جاري ما أفرجك جاري كان هاتو ضل يستغلط بو أبو راي وكهاتو شيء خوي كقسم لك لا ما وصا وتشي هذا كم تخيره قرفتك شونا سيلم كحمو قرفته والله ما وصلت شنو كم دا ولا عبيا وكم أوشتم بو كرم على دروسي كمان هي أنا بو من النبي ما لك من فرق لا سرتي لا تصير قناف الشرك لا سر بونمنا سيسمي كده نشتني يا بلن يعني ما سيرك أمانة هموي نوعك لو تخلفك إيمان لقل دينا زورتك الله بينا بو برزان بقرينه أقربوه شيء حديثك هي هموت عم بيسوت على والله حديثك مو مع حقي خوي بينادي پیغمبر خو عليه الصلاة والسلام أفرمي شيء يشك لوش تاني كأفرمي هر كسي أسماء الله الحسنى إلا بربي ويانا ولا حمان كادي شابه بي أمام ملكه ولا الرافتار كان أو ببيني أو كات أخوي جورا كافية بوي كبي خاطب عشتو جاء ما زعني يعني شيء أما زور مهمة أم قصي ورن استكي زور مهمة ضعفي إيوه يسمى همو خلق لين مسلمان ويانا سطع نوطوني خلق مسلمان إما وعلين راسي شا بس تائي سخوي أنا ناسيه خوي أنا ناسيه تو كبون منا أجر من وأكو كسي وتم أوش تبر من ضل نيابة إيتر ويانا كمن وتم بيدر من ضل نيابة من شاوم ليبي تو آرام بيانا لبري شخصك بيتابع بلام خوا فرمي هرشتك دائما من وكيلي توم من بو تباريزم سير كسي قبا خواناك بحقيقة من زور خطرة تو أزاني حفظي خوا بو تو تنموية حتى بالا سر أو أمانة إنك صحابي كان بو جرون ذلك كان صحابي لنا ومزقوتي مدينة دانيشتبو لشوينك برزي مالا لشوينك برزي أبوه كخبر يدني على فلان كسالن بلا على هسا مالكو سوتا وديار لمزقوتك وديار بو كمالك يستوي أقري لي برزبتو ايش لفظي في الله بمزقوتها دانشو خريج اعتكافه على مالي مني انا كل مالي توي مالك وتا دياره هو كان بيارك سن بيرن مالي توي ديارك مالك تو استوي مالي مني على مالي توي وتعلي ما نو دياره داي ارون تعقيبه كان مالي اوانيه داي يشلو في انا ديتو بي الله فلان كاس تو شلون زانيت مالي توني وكدانشو بريش ناكردو لانه مزقوتك يا دانشو بريش ناكردو نا هات دروبل مالي مني هل نوم مزقوتك اوتي مالي مني وتي خينا أمسي قومت معني إلا كوبو كمالي تونيا وتي زين شو أنتي كاتيك من المال در شو متم خوايا أو مالو من الله كم أمانتي توبيا فإنك لا تضيع الأمانة توش أمانة بزاين عادي أخي من مالك أنت هذا تدس خوا شو نسوتي هاي تو حسب متمانية كي لقى الخوايا حستكيك خوا بونمنا حموش تكي تو تساوديري بكا أقربها كي وقت تشني مهمة أما ترسل لك والله بيته ويانا ترسي منال ترسي مال ترسي جيان ترسي وهي أمانة زور مهمة إما بيوشتكا بقرنه بعقلي خو معنا بديني خو معنا بهموش تيجي خو معنا تو تشاوديري خوتكي أزاني بيغمري خو شون تشاوديري خو يكر سيري كان تو أتيت نخوش نبي تواني بوي زور جار هي قلق كانت لمودر سبه بلام بيغمري خو عليه الصلاة والسلام أفرميتي يكر دعاء كاني اللهم لا تكلني إلى نفسي طرفة عين خوايا بوتش أبرو كان إنم ديت تدسخو بخوت تشاوديري بكا خوا حفيظة خوا رقيبة خوا بصيرة وهي أنا أيكو أمانة اللي شو يبيني تو
چەند جا خۆ داوەتە دەستخوا وهي ئەمانە خەلەلن ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە تۆ تووشی نەخۆشی دەرونی ببی یان ئەگەر بیکەی نەبی هەنی تۆ ئەگەر من نمونەیەکی نەنکی خۆمە بۆ گێڕنەوە کە لە ژیانی خۆمە بەڕاستی تا ئێستش قەرزاری ئەو قسەیە و تا ئێستش پەروەردەمانەکە ئەو قسەیە سەفەرێکی دوور و درێژ بۆ چەند ساڵێک دەرچووم لە ماڵ کەوتمە ڕۆم احتیمالی لێ بوو چەند ساڵێک و احتیمالە بوو چەند ماهەیە احتیمالە بوو ئیتر سەفەرەکە مەسیری بوو کە دەرچووم خواحافزیم کرد لە هەمویان ڕۆشتم بە نەنکیشم وەختەما بوو نەنکێکی 80 ساڵەی عابیدی حتا عالمیش یعنی یەکێک لەو ئافرەتانی کە لە ڕۆژێکا بەلای کەمەوە لەوەیە 300-400 جا ئەم زیکرەیەک لە حەسبی الله ونعم الوکیل ونعم المولى ونعم النصير حەسبی یعنی زۆر عجیب بوو لە ئەدعیە زۆر مهم بوو قسەیەکی پێوتم تا ئێساکە لە ژیانما پێمەگەێنێ و گەورەترین خەمی ژیانی لە کۆڵم کردێتەوە تا ئێسش بۆیە یەکێک لەو شتانە کە پێوتم وتی کوڕم ئەڕۆی وتی منتم ئەڕۆم تۆزێ ڕۆشم داوەتی وەرە وریابێ دوو قسەت پێڵم بۆ هەر شوێنێ چووی لە ژێر دەستی خوا دەرناچی لە هەر شوێنێک شابووی لە ژێر چاوی خوا دەرناچی وریای ئەمە بە ئەم دوو کەلیمە چیەوە دەیەوێت لای ئێوە بەسیتە بەسم بۆتان شەرحکەن کە چەنی مویمە ئەزانی یعنی چی یعنی لە هەر شوێنێکا ڕۆشتی وریابە کە تووشی مەعسیەتاتی چاوی خوارد لەسەرە هەست بە ڕقی بێتی خوا بکە لە هەر شوێنێکا لێت قەوما تووشی نیگەرانی بووی لە ژێر دەسەڵاتی خوای مەترسێ خوا دەسەڵاتی لێسەر تا لەگەڵ تایە دەیتر خەمتە بێ لە ژیانە لە هەر شوێنێکا بین ئێمە بەڕاستی ئەتوانین ئەم حاڵەتەیە بەرین بڕێەوە بۆی بەڕەزان پێویستەکە کە ئێمە لەم بوارەیە لە لایەنی دینیە و من داواکەم لە مامۆستایانی ئاینی بێنەوە بە مەدلول لە دینیەکانە بێنەوە جارێک جێتر دروستیکەنەوە ئەوەی کە باس کراوە لە دینە شتێکی زۆر گەورەیە تا ئێستا لە کەونا هەرچی علوم هەیە نەیتوانی ئەوە بڵێ کە لە دیناوتراوە ئەمە وەکو دین خۆی بەڵام ئەوەی کە مامۆستایانی ئاینی باسیەکەن و ئەوەشی کە ڕوونەکرێتەوە تا ئێستاکە هەردی ئەوە نییە کە لە دینا باس کراوە بەسەریحێڵین با بگەڕێنەوە بۆیکەوە ئەو مەدلولانەوە کە خۆی بە پاکی بگەێنە ئینسانەکە بزانام چەندێک جوانە بینی وەختە لەبەرەوە ئێمە پێویستەکە کە ئەم حاڵتە چاکەین یەکێکی تر لەو هۆکارانە بە کورتیەوەی کە کاتەکەش توانین سوودی لێ ببینین و دوای دەرفەتێک بۆ پرسیارکردنی ئێوە گونجێنم بۆی کەوا زیاتر بتوانین لە گرفتە حەقیقیەکانی ئێوە لە خزمەتانە بین بواری کۆمەڵایەتیە بەڕێزان ئێمە چوینێتە ناو دایرەیەکی ئیجتیماعی کە لەسەرمان نییە مەطلوب ئەمەمان لەسەر مەطلوب نییە ئێستا بۆ نمونە هیچ کاتێک میوان گەورەتر نییە لە ماڵ و مناڵەکەی خۆت لەگەڵ وابن لە شەرعیشا و لە دینیشا ئیکرامی ضەیفیەکەی بەس کاتێک کە تاسی لە ماڵی مۆ خۆت نەکە دایک و باوکی خۆت کە زۆر جارە هەیە کە تۆ دایک و باوکی خۆت هەیە ئەبێ کاتێککە من بۆ نمونە لەگەڵ لایەنی ئیجتیماعەکان بە هەڵە بەکارێنم ئافرەتان کاتێک دایکی مێردە وابزانین دایکی خۆیەتی تۆ خۆت من زۆر جارەیە دادەیە کاتۆ سەرێکی گرفتی دەرونی توش بووە لەسەر چی وەڵا لەبەرەوەی کەوا مێردە ئەو خەسوم لەگەڵایە بۆ نمونە من پێم وتووە باشە ئەگەر هاتوو تۆ برایەکت هەیە بووکێکیشتانێ براژنێکت هەیە ئەم دایکە حەزەکەی لە لای ئەو ئافرەتە بێ حەزەکەی چۆن بێ وەڵا حەزەکەم چاکوێ لەگەڵا ئەگەر هاتوو دایکی تۆ هەت نەخۆشی توش بوو خەر خراپ بوو حەزەکەی چۆن بێ وەڵا حەزەکەم هەر باش بێ ئەیوتم ئەمە تۆ کردوتە نەوە وەڵا ئەمە جارە یەکێک لەوانە لە ئیجتیماعیاتە نەفسی خۆت تێکەڵکە لەگەڵ خەڵکە بۆ پێغەمبەری خوا فەرمێتی خۆت وا ببینە کە خەڵکە ئەوە سەبەبەکەیە دووەمینان یەکێکی تر لەو شتانەی کە زۆر گرنگە بەلایەکی تریشە لەو لاشەوە بۆی حرز دروست نەبێ حرز دروست نەبێ مەشاکل نابێت ئیجتیماعیات پیاو دایک و باوکی لە واجبە لەسەری خۆی خزمەتیکە نەک بە خێزانی خۆی بیکە جا دوای ئافرەتان ئەگەر ئەمەیان بە پیاوەکانیان وتیان ئەخڕوانیە ئەبێ ئەوەی پێشوشی لەبیر بێ بۆی ئەوم خستە پێشەوە ئەبێ هەردووکی بە یەکەوە یعنی من کە کاتێک بوون نەداواکارێ لە خێزانەکەم کە دیارە بۆ دڵی من ڕابکێشیە بەمە ئەمە بۆ چاکی خۆیەتی بەڵام لە ئەمان کاتە خزمەتکردنی دایک و باوکم واجبە لەسەر خۆم وەکو شەخە نەک لەسەر خێزانەکەم ئەو بزانن ها لەسەر خێزانەکانمان واجب نییە لەسەر خۆمان وەکو شەخص خزمەتەکانی واجب بەڵام لەو لاشەوە تۆشە بێ ئەو بە دایکی خۆت بزانی ئەگەر نا خوای گەورە ئەو وەختە تۆ مزداقیەتی تۆ لەگەڵ دایک و باوکی خۆتا ڕاستگۆ بێت بە قیاسێکا بەوە هەردووکی ئەگەر ئەم دوانە بەیەکەوە بێ ئێستا تۆڵی تخوا بالای من بێ ئێشەڵە با خۆم خزمەتی کەم تخوا مشکلەتانە بێ بۆیە پێویستەکە کە ئێمە بینەوە بەلایەنە ئیجتیماعیەکانە ئەو عیلاقە زۆر واسعە پێویست ناکە هەبێ
من ئەڕێ بڕۆم بۆ ماڵێ حتا با بەڕێزا من خۆم مناڵمێ دوو قسمەکاری ئەومەیە کە کاتێکە ڕۆمە ماڵێ ئەڕۆمە ئەو مناڵە حیسابەکە مناڵەکە چییە چۆنە بۆ خۆمە ڕۆ لەگەڵ پیاوەکە کارم لێ ناکە بەس لەوەی مناڵەکەی و کار لە مناڵەکەی مناکە بۆیە خۆ مەزانم بۆ کوێیە بم بۆ کوێی هێنمەوە و لە چ کاتێکایی بوون لە چ کاتێکایی هێنمەوە بۆیە بێ و زروفانە هەمووی تەحدید کەی بۆی کە کێشە ئیجتیماعیەکان دروست نەبێ ئەوەی کە زۆر گرنگە بەڕێزان ئێمە ئەگەر بڵێن چۆن خۆمان لە نەخۆشە دەرونیەکان پارێزین دیارە هۆکارەکانی زۆرە بەڵام بە حەقیقەت ئەگەر وەکو دیندارێکی ڕاستگۆی جوان لەگەڵا بجوڵێنەوە زۆر لە کێشەکان دەرباسوانە بێ لە متمانەبوونت بەخوا هەموو ژیانە چاکەکە لە دڵسۆزبوونت بۆ خەڵک وەکو خۆت هەموو ژیانە چاکەکە لە وەرگرتنی دین و جێبەجێکردنی بڕگە بە بڕگەکانی دین خۆی جوانتەکە بەس بە شیازێکی دروست نەک بە شیازێکی ناقۆڵاکە بەکارەهێنێ اینجا ئەگەر ئێمە ئەمانە بکەین بە حەقەت لە هەموو گرفتەکان ڕزگارمانە بێ و ئەو وەختەشە بینە سەرچاوەیەکی خێر و بەرەکەت بۆ ئێمە بۆ دەوروبەر بۆ خۆمان بۆ ژیان بۆ کەون و شت زۆرە بەڵام ئێستا لەو دەرفەتی 45 دقەیە تەنیا توانین ئەوەندە لە خزمەتی ئێوەیە بین و زۆر سوپاسانەکەم بە ئومێدم خوای گەورەمان کاتەوە کەسانی کەوا ڕێنمونیکەری ببی خەڵک بین و ببینە ئەو کەسانی کە دڵخۆش و دڵخواز بین و ببینە ئەو کەسانی ئاسوودە و ئارام بین و ببینە ئەو کەسانی کە بە دوور بین لە گرفتە دەرونیەکان و ببینە سەرچاوەی کەمکردنەوەی گرفتە دەرونیەکان لای خەڵکیش وسبحانەکە